سەرڕای سزادان و فشارەکانی سەریان تا ئێستا بەشێکی مامۆستایان بەردەوامن لە بایکۆت. لە بەردەم پەروەردەی ڕۆژئاوای سلێمانی مامۆستایان و فەرمانبەران یەکشەمەیەکی دیکەیان با خۆپشاندان بەڕێ کرد. لە قسەکانیان دووپاتی دەکەنەوە کە بایکۆت بەردەوامە تا جێبەجێکردنی داواکاریەکانیان. هاوکات داواش دەکەن سزاکانی سەریان لا ببرێت. سەرەتا حزب پشتگیریە کردین بەوەی کە خۆپشاندان بکرێ حیزی زۆنی ئەملا، بەڵام دوای ئەوەی کە بەشەوەندەکانیان لەگەڵمانە مازەختێکی زۆریان قسە سەرمان سەرەتا لە پەروەردەی وەزارەتەوە دەستیان پێکرد، دواتر دایانە بەڕێوەبەری پەروەردە گشتەکان، دواتر بۆ قوتابخانەکانیان گواستەوە، بۆیە زەختێکی زۆر لەسەر مامۆسایان کرا بەجددی بەداخەوە. توانیان تا ڕادەیەک مامۆسایان بجێڕنەوە ناو ناوەندەکانی خوێندن و بەڵام ئەمە نیشانەیەوە نییە کە کۆتایی بە ناڕزایەتیەکان هاتووە، بگرە هەموو ناڕزایەتیەکان گواستراونەتەوە بۆ ناو ناوەندەکانی خوێندن. ئەو مناقەشەی کە لەسەر شەقام وێسا لە ناو ناوەندەکانی خوێندنە ملکەز نەکردنمان بۆ ئیرادەی ئەوان ئەمە خۆی سەرکەوتنە بەڕاستی. ئێمە ستافێکی کۆمەڵێک مەحامی پارێزەری خۆبەخشمان پێکێناوە، ئامادەیان دەربڕیوە تاک و کۆتاخاڵ دژی هەڵۆشانەوەی ئەو سزایانە بین. هەر دوێنێش لە کار و چالاکیەکانمان ناچوینە بەردەمی هەردوو بەڕێوەبەرایەتی پەروەردەی ڕۆژاوا و ڕۆژهەڵات و بەڕێوەبەری گشتی کەوا هەموو دیوارەکانمان لافیتە ڕێژ کرد کەوا ئەبێ ئەوەی پێمانەکرێ و بەو ستافە پارێزەرانە ئەکرێ هەوڵیان ناوە و بەردەوامیشن کە بۆ هەڵۆشانەوەی و سزایانە. لە ڕانیاش خۆپشاندانەکان فراوانتر بوون. بەشێک لە چینەکانی دیکەش لەگەڵ مامۆستایان بەشداریان کردبوو. خۆپشاندانی مامۆستایان لە بەردەم پەروەردەی ڕانی دەستی پێکرد و لە بەردەم زانکۆی ڕاپەڕین بە کۆمەڵێک و تافی جیاوازەوە کۆتایی هات. ئێمە دەڵێین ئەگەر کۆت و بەندیشمانکەن لەسەر داواکاریەکانمان سوورین بەردەوام دەبین، هیچ فشارێک نامانترسێنێ. بەداخەوە ئێمە 150 ڕۆژە ئەمڕۆ لەسەر شەقامین دەسەڵاتی بێباک هیچ ڕانەچڵەکە. ئەم هاوڵاتیە بێ هەڵوێستانە نهاتنە پشتیوانیمان، بەڵام ئەگەر بەتەنهاش بمێنینەوە لە شەقام کۆت و بەندیشمان بکەن ئێمە بەردەوام دەبین لەسەر داواکاریەکانمان لەسەر مافەکانمان. ئەمڕۆ چین و توێژەکانی کۆمەلگا بە تایبەتی فەرمانبەران و مامۆستایان هاتوونە سەر شەقام و دەنجی ناڕەزایان بەرز کردوێتەوە. بەڕاستی ئەمە ئەرچیەک بوو لەسەر تاکەتاکی کورد کە هەر هەموو میلەت بە یەکەڕەت، چونکە بەڕاستی ئەمانە مافی سەرجەم تاکەکانی کۆمەلگایان پێشێل کردووە لە بچووکەوە تا گەورە. ئەمڕاتی بۆ داواکردنی مافی مامۆستایان و خۆمان ئەگەر ئێمە هەفتەیە بڕۆینەوە دخۆڵەکانی خوێندن ئەوە ئێمە بە چاوی کەم سێمانەکەن، بۆیە هاتوین بۆ داواکردنی مافەکانی خۆمان و مامۆستاکان. هەرچەندە بە فشار بەشێک لە قوتابخانەکان کراونەتەوە، مامۆستایان دەڵێن بۆ هەفتەکانی داهاتووش هەر بە خۆپشاندان و ناڕەزایی درێژە بە بایکۆت دەدەن. لەگەڵ ئەوەشدا حکوومەت و وەزارەتی پەروەردە هیچ دەنگێکیان با ڕاستەی وەڵامدانەوەی داواکانی مامۆستایان نییە. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.